قوتابخانەی بنەڕەتی سوورێن لە سەی سادق لە بەردەم هەڕەشەی ڕووخاندندایە ئەویش لە بەر هەڵەیەکی نێوان شارەوانی و بەڕێوەبەراتی پەروەردەی سەی سایق وتوانم بڵێم قایمقامێتی سەی سایقیش کە ئەو دوو لایەن سێ لایەنە بەرپرسیارەتیە بۆ خۆی بەرپرسیارن لەوەی کە ئەو قوتابخانەیە خەریکە دەڕوخێنرێت. ئەمەش بۆ خۆی پێشتر لە نەخشەکەدا وا هاتووە کۆڵانێک لە بەردەم لە نێوان پرۆژەیەکی کەرتی تایبەتە کە ئێمە بۆ خۆمان دەستخۆشی لەو لایەنە دەکەین کە بیانەوە ئەم شارە ئاوادان بکەنەوە، بەڵام نەک لەسەر بەرژەوەندی کەرتی گشتی کەرتی تایبەت ئێمە ببوژێنینەوە. ئەمە هەڵەیەکی زۆر گەورێت چکە ئەو قوتابخانەیە بۆ خۆی سێ گەڕک مناڵەکانی دەنێرن بۆ قوتابخانەی ئێمە زیاتر لە 500 قوتابیمان هەیە لەو قوتابخانەیەدا. ئێستا هەڕەشەیەوەی لەسەرە کە چەندین مەتر بە قوڵی و بە درێژایی زیاتر کە ئەکاتە نزیکی 30 مەترێکیش کامە تێکە درێت هەر لە مشتەمەلات و هەر لە پۆلی 6مانەوە تاوەکو ئەگەیەتە مەغزن و بەشەکانی کەشمان ئەمە تێکە درێت. بەڕێزانەی وەکو ناوەندی شارەزووی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە توندی دژی ئەم کارە وەستینەوە کەمە لەلایەن کەرتێکی تایبەتەوە دەستدرێژێکرێتە سەر یەکێک لە قوتابخانە دیرینەکانی سەی سایق لە ساڵی 1992 دروست کراوە. بەڕاستی ئەم قوتابخانەیە ڕەمزێکە بۆ سەی سادق دەستبردن بۆی لەلایەن هاوشاریانی سەی سادق و لەلایەن ڕێکخراوی قوتابیانی کوردستانی شۆ بە توندی ئیدانەکەین چونکە ئەم قوتابخانەیە لە ساڵانی ڕابردووە وەکو ڕەمزێک بۆ چنار و هێمن دروست کراوە. پاشان ئێمە چاوەڕوانیمان لە حکوومەت هێرێمی کوردستان ئەوە بوو لە وەزارەتی پەروەردەوە بوو کە قوتابخانە و خوێندنگە و تا تەنانەت پەیمانگا و زانکۆش لە سەی سایق زیاتر بکاتەوە. لە کاتێکا سەی سایق بەدەست نەبوونی بینا و کۆلێژ و خوێندنگە قوتابخانەی کەمیەوە ناڵێنێ. قوتابیەکانمان ڕۆژ بە ڕۆژ بەرەو کەمی ئەڕوا بەهۆی ئەوەی کە لە خوێندەکانە خوێندن وەکو پێویست نیە و شوێنی پێویستیان نییە. خەڵکی لەم شارە بنە و باریان ئەگوازنەوە بۆ شارەکانی دیکە لەبەر ئەوەی کە شوێنێکی شاویان نییە بۆ خوێندن و خوێندەواری لی. بەڕاستی ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە توندی ئیدانەی ئەوەکەین کە بچووکترین دەستدرێژی بکرێتە سەر هەر یەکێک لە قوتابخانەکانی سەی سایق بە تایبەتی قوتابخانەی سوورێن کە ڕەمزێک بۆ چنار و هێمن.